هێلی لەڤ و سۆران ئیبراهیم کێشایان کەوتوتە نێوانیان لە دوای بەرەمهێنانی درامایەکی تەلەڤیزیۆنی. سۆران هێلی لەڤ تۆمەتبار دەکاتن بە بردننی 21 دەفتەر دۆلار، دەڵێ هەڕەشەی کوشتن لە دەرهێنەری دراماکە دەکاتن. ئایا ڕێگا بۆ پەخشکردنی درامایەکە دەدرێتن؟ هۆکاری سەرچی کێشەکانی نێوانیان چییە؟ بۆچی ئاوا تووشی کێشە بوون؟ ئایا هێلی لەڤ دەربارەی ئەو بابەتە چی دەڵێتن؟ تاوەکو ئێستاکە ڕوونکردنەوەی داوە تەواوی زانیاریەکان لە کلیل میدیا. سڵاو لە کلیل میدیاوە دووبارە گەڕاینەوە لاتان بە بابەتێکی زۆر جیاواز. پێشەوەی سەری ڤیدیۆکەمان بکەی لایک و کۆمنت و سەبسکرایب دوینەچێ. واروەها سناپچاتەکەشمان ئاد بکە بە ناوی کلیل میدیا بۆ هۆڕەخنەوە پێشنیارێک ڕاستەوخۆ وەڵامتان دەدەینەوە. زنجیرەی کوردی بە ناوی قارەمانە نەناسراوەکان زنجیرەیەکی باس لە ئازایەتی و پاراستنی کوردستان دەکاتن لەلایەن هێزەکانی پێشمەرگەوە دژ بەڕێکخراوی تیرۆریستی داعش و وەڕوبەڕووبوونەوەی گروپەکە لە پاش ساڵی 2013 داگیرکردنی بەشێک لە خاکی عێراق لەلایەن تیرۆریستانەوە. زنجیرەکە لە ڕۆژگێرانی هێلی لەڤ، سۆران ئیبراهیم و ڕۆمی هەرکی بەرهەمەکە پێکدێک لە 8 ئەڵقا وەبەرهێنان و دەرهێنانی لەلایەن سۆران ئیبراهیم بوو و هەروەها دوای ئەوەی سۆران درامایەکەی پەخش کرد واروەها ڕێگا پێدانی پەخشکردنی حکوومەتیشی لابوو، بەڵام لە هەمان کاتدا پێیان ڕاگرت و کەسێک پێڕاگرتووە. وەروەها دوای ئەوەی کە درامایەکەی ڕاوەستا ڕاستەوخۆ سۆران ئیبراهیم بۆ نەوەستا و کۆنگرێکی ڕۆژنامەوانی ڕێگی خست و هەچی ڕاستی و دروستی بابەتەکەی هەیە بۆ خەڵکی شی کردەوە. بازەوە دەکاتن کە کێشەی لەگەڵ خات و هونەرمەند هێلی لەڤ و بازەوە دەکا 21 دەفتەر دۆلاری هونەرمەندانی بردووە ئەگەر ئەو درامایە پەخش نەکرێتن. بازەوە دەکاتن هاردەکەیان کەوتوتە دەستی و چەندین گرتە ڤیدیۆیان ڕەش کردوتەوە. سەرەتای دەستپێکردنی ئەو درامایە ئەو خاتونە باسی لەوە کرد کە بەشدار دەبێتن لەو درامایە و دواتر وازی هێنا وتی بەشداری ناکەم. دوای چەند مانگێک کە زانی ئێمە لەسەر کارەکەمان بەردەوامین ڕاستەوخۆ هاتەوە و وتی بەشداری دەکەم و ڕازیمە بە هەموو دیمەنەکان. وەروەها دوای ئەوەی کە بەشداری کرد چەندین جار سیناریۆکەمان ئەپدێت کردو و چەندین بڕەپارەی زۆریش لەو کارەدا سەرف کراوە. دوا بە دوای ئەوەی کە درامایەکە کۆتایی پێ هاتووە لە ئێستادا ئەو خاتونەیە هەڕەشە دەکاتن لە دەرهێنەری کراوەی درامایەکە. دەڵێ ئەگەر ئەو درامایە پەخش بکرێ هەڕەشەی کوشتنی لێ دەکاتن و دوای بە دوای ئەوەش سۆران ئیبراهیم بازەوە دەکاتن لە ڕێگای حکوومەتەوە ئێمە ڕێگەمان پێدراوە کە ئەو درامایە پەخش بکەین، بەڵام ئەو کەسێک کە هاتووە ڕێگری دەکاتن لە پەخشکردنی نازانم چی پێ بڵێم. واروها بازەوە دەکا ئەو خاتونە مەبەستی هێلی لەڤە کە لەو درامایە بەشداری کردووە وەکو پێشمەرگەیەک بەشداری ناکاتن و واروەها ئەو خاتونە لەو درامایە وەکو سیخۆڕێکی وڵاتێکی تر هاتۆتە عێراق و لەلایەندا شەوە دەست بەسەر کراوە. پێشمەرگە پاڵەوانەکان دەچن ئەو خاتونەیە ئازاد دەکەن و دوای بە دوای ئەوەش ئەو خاتونە ئازاد دەبێتن. و ئەوەشی نەشاردەوە باسی ئەوەشی کرد دەڵێتن هەز دەکەم کەسانێکەنە ئەو خاتونەوە پوداشی دامە بەکاردێنین و پێ دەڵێن وەرە بڕۆ هەر کاتێک پێویست بێ ئیش پێ دەکەن و هەر کاتێک پێویستیش بێ ڕای دەگرن. بەڵام دەڵێ بە هەر جۆرێک بێ من دەبێتن ئەو درامایە پەخش بکەم و خەڵک هەموو ببینن. لە بەرەوەی وا دیارە ئەو هونەرمەندە ساڵانەکی زۆرە لە کاری سینەمایی کار دەکاتن لە ئێستادا. سۆران ئیبراهیم تەمەنی نزیکەی 30 ساڵ دەبێتن و چەندین جار بینیومانە لە دراماکان و فلیمەکان ڕۆلێکی زۆر جوانی بەرجەستە کردو و تاوکو ئێستا چەندین خەڵاتی ناوخۆشی بردیتەوە وەکو ئەکتەرێکی گەنجی سەرکەوتوو دەستنیشان دەکرێتن. و ئەوەندەی لەناو تڕایلەری دراماکە دەرکەوتووە ئەو کەسایەتیە وەکو ڕۆلێکی سەرکەوتوو دەربینێتن و ڕۆلێکی سەرەکیشی هەیە. سۆران ئیبراهیم هەم نووسین و هەم دەرهێنەری دراماکە دەبێتن
و جگە لەویش دوو کەسایەتی تریش بەشداری دەکەن هونەرمەندن، یەک لەوان هێلی لەف و ئەوی تریش ڕۆمی هەرکی و ئەوەندەی لە ترایلەرەکە دەرچوە ڕۆمی هەرکی خەڵکێکی زۆر دڵیان بەو درامایە خۆشە لەبەرەوەی ئەو کەسایەتیانی کە بەشداریان لەو درامایە کردووە هەمویان فانێکی ئەکجار زۆریان هەیە. ئایا بەڕای تۆ کێشەکانی نێوان هێلی لەڤ و ئەو درامایە کۆتایی پێدێتن؟ ئایا هەموو خەڵکێک دەتوانێت ئەو درامە ببینێ دەربارەی شەڕەکانی داهاتوو و چەندین کارە سات و ناو دراماکە دەجێڕدرێتەوە تاوەکو ئێستاکە هیچ کەسێک سیناریۆی ناو درامایەکە نازانێتن و تەنها سۆران ئیبراهیم باسی لە کارکتەری ئەو خاتوونە کرد و بۆ باسی کرد کە لەو درامایە چ ڕۆلێکی هەیە. بێگومان هەمومان دەزانین لە درامایەکی ئاوا گەورەدا بڕەپارەیەکی ئەگزار زۆری بۆ تەرخان دەکرێت، بەڵام تاوەکو ئێستا ئەو کەسایەتە ڕوونی نەکردوتەوە. ئایا بڕەپارەی کە لەو درامایە سەرف کردووە ئایا خۆی توانیویەتی لە ڕێگای سپۆنسەرەکانیەوە ئەو بڕەپارە زۆرە بەدەست بێنێتن و بتوانێت بگاتە ئەو درامایە وە کوردستان بە جیهان بناسێت و ئازایەتی پێشمەرگەی کورد بە هەموو جیهان بناسێنێ؟ ئایا دەکرێتن ئەوە ڕابگیرێتن یانیش پەخش دەکرێتن؟ ئەو درامایە دەبێت یەکێک لە دراما بەهێزەکانی کوردی کە هەموو کورد شانازی بەو درامایە بکاتن و پاڵاوانەتی پێشمەرگەکانمان ببین و بزانن کوردیش کەسانی ئازانە چاو نەترسن، کە هەروەها بینیمان لە هەموو جیهان بڵاو بووە لە تیڤیەکان و هەواڵەکان هەموو کاتێک بازە سەرکەوتنی پێشمەرگا دەکرا، بەڵام هەموو کاتێک و هەموو جیهان چاو لە سینەماکان دەکاتن و چاو لە دراما و فلیمە سینەماییەکان دەکاتن. لەوە دەتوانی هەموو وڵاتێک وڵاتی خۆی بە جوانترین شێوە بناسێ بە دەرەوەی جیهان لە ڕێگای فلیمەکانەوە. ئایا دەکرێتە لەمە دووە پەرە زیاتر بە بەرهەمی فلیمی سینەمایی و دراما سینەماییەکان بدرێتن بۆ ئەوی کوردیش بتوانێت جێگای خۆی بکاتەوە لە هەموو جیهان و بینەری دەرەوەی کوردستانیشمان هەبێتن و دراما و فلیمەکانمان بە شێوازێکی فول کواڵێتی و فول جیهانی دەستنیشان بکرێت. هیوادارین هەموو لایەک سەرکەوتوو بێ. ئایا چیت هەیە بۆ ئەو درامایە؟ بۆمان لە کۆمنت بنووسە. زۆر سپاس بۆ سەیرکردنی تا ڤیدیۆکەمان و پێتان خۆشە ئەم جارە لەسەر کەسایەتێکی تری بەناوبانگی کوردستانیا خو جیهانی ڤیدیۆ دروست بکەین بۆمان لە کۆمنت بنووسە. وەروە لایک و کۆمنت و شێر بیر نەچێتەوە سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زانگۆڵەکەشدا بگرن بۆ ئەوەی تۆی خۆشەویست یەکەمین کەسبی بابەتەکانمان ببینی و سناپچاتەکەشمان ئاد بکەن لە بیرتان نەچێ بۆ ئەوەی ئاگاداری نوێترین هەواڵ بوون بە ناوی کلیل میدیا هەموو کاتێک باشترینەکان ببینن لە کلیل میدیا.